هاوڕێیان چەند ڕۆژەکە هەواڵێک هەیە من دەقیقم تا ڕادەیەکی زۆر لە دروستی بەس ناتوانم بڵێم 100% شاسوار عەبدولواحید لەلایەن پاڤێل تاڵەبانیەوە بە ناوی دادگا بڕیاریگرتنی لۆ دەرکردیە لەسەر نەک تۆمەتی نوێ نانا هیچ شتێ نییە ئەو مەلەفە کۆنانەی کە خەڵک چەندین ساڵ خۆپیشاندا تووڕەیی لە میدیا بڵاویان دەکردەوە کە پارەی لێ خواردینە مڵک ئەوە بووە دنیایەک لەو شتانە نەیان دەجوڵان ئێستا کاک پاڤێل هەستی پێ دەکات لەبەر ئەوەی شاسوار لەگە تورکیا و پارتی زۆر چتە پێش بۆیە هەڵسەد ئەو چەکمەزەکەی دەرهینە ئەو مەلەفانەی لێ بجوڵێنێ تا ئەن یەک بڕێم لە شاسوار ینی بەجددی ینی ئەوم تەنسیقەکەت هەیە نەرمی لەگەر دیبلۆماسەتەکەت هەیە لەگە باڵەکی پارتی ئەوە قەیدی ناکە هێشتان ڕێی تێدەچێت بەس ڕێی تێ ناچێت و 6-7 مانگە بڕۆ سەیری هەموو هەواڵەکانی NRT بکە بزان شێوەی خەبەردارڕشتنی هەمووی لە قازانجی تورکیا یان نە یان ئەوەتە چەند تاوان و چەند لێدوانی خراپی بەرپرسانی تورکیا یان لە قازانجی کورتی باکوور بڵاو دەکاتەوە شتێکی زۆر ناشرنە شاسوار ئۆپۆزیسیۆنەوە نییە بەس بکێ هاتو هاوار ئاو نییە و کارەبانیە و دیموکراست نییە بە خۆت چ دەکە یاری خاتو لە ئۆپۆزیسیۆنی و تەنسیقەتەیە بچێ دەسەڵات چێ دەڵێ سیویەکی ئابوو هێنانی جێشی تورک و ئێران نایکەی بە نمونە ئێستا ئەوەندەت پێ دەکری بۆ شتێکی قێزەوەنە وە تێمەگە ئۆپۆزیسیۆن بوون بە زەوق خۆتە بەس قیڕق هاتو هاوار بکرێ دژی پارتی وشێتی خەڵک لە دوود دەبی نا ئۆپۆزیسیۆن کۆمەڵک پرەنسیبی ئەخلاقیە دەبی نمونەیەکی زۆر باڵاتر لە دەسەڵات پیشان بدەی و بشزانە کۆمەلگای کوردی کۆمەلگایەک هەیە بەلای کەم 700 بۆ 800 هەزار دەنگدەرێک هەیە هاتی چۆ دەکا و شیارە هیچ کە فێڵی لێ ناکرێت جارێک نەوشیر و فێڵی لێکرد خەڵک نایکاتە دوو ئەوە خاڵک دوو پاڤێل تاڵەبانی ئەتوو 8 ساڵە ئەو دۆسیە هەیە زۆر ناشیژنە دەی ئێستاکە کە شاسوار لە سیاسەتی تو دەردەچیان هەندێک جوڵەی کردیە بە زەوقی تو نییە من نازانم چی کردیە بەڕاستی بەس گوتیان مەلەفی تورکیا و لەگە تورکیا و لەگە پارتی لە خەت بووە و ئیتر بۆیە ڕیشێتی زۆر لای نامڕتا ئەوەتی چەکمەزەکەی دەربینم ئەوە کام کرد ئەو شتێکی زۆر بێڕەوشتی ینی دادگاتان کردە ئامرازێک بەدەستە خۆتان نەوەک بوار بدەن یعنی کێشەی خەڵکی بێچارە سەر بکەن نەوەک حەقانیەتە چی تێدا هەبێ و زۆر بێشەرەفیە پاڤێل تاڵەبانی بەهەرحاڵ لەسەر داوای کردیە شاسوار تشتە بەغدایە لای سوودانی و مالیکی ئیتر بۆ ئێشێتی مزایقام دەکە پەیوەندیان پێکرد و ئەوش داشی سوارە پاڤێل تاڵەبانی وتی مەلەفەکانتان لۆ دەنێرم بڕۆن لە دادگای بەغدا بە خۆتان بیدەنە دادگا بزانە چۆنە ئەوە زانیاریە لە بۆ من هاتیە ئیتر من ناتوانم بڵێم 100% شە بەس هەموو ئەگەرەکان بەو ئاراستەیە سبەی سوڵحاک دەکرێت لە پشت پەردا ئەو سیاسیانەوە کۆن چەند جاری تر شاسواری ژیرە من نازانم سوڵح دەکرێت ئەوە بەس لە ئێستا ئەوەیە